نزیکەی 550-560 چوە جارە حەزم لێ هەم جێژانە هەمیوەی دانم نەک سەر زوچکل شتی هادانم وەزە باوەڕ تەبی ینی لە زۆر جێی دێنێرە جێژنان لە زۆر جێ برادەر گوتیان جێژنەی دێنەکەنێت ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە قەزای خەباتین لە یەکێک لە کۆڵانەکانی قەزای خەباتین ئەم کۆڵانە جیاواز لە هەموو کۆڵانێک لە جیبری شیرینی و چوقلێت هەستاوە بەدانانی میوە ئێستا ناوبانجی ئەم کۆڵانە ڕۆیشتووە خەڵکی لە شوێنی تر سەردانی دەکەن چونکە جۆرەها میوەی داناوە دەمانێت قسە لەگەڵ شێخستار بکەین کە بیرۆکەکە هی ئەوە شێخ ئەم جارە چیت داناوە پێشەشی بە خێراتنی ئێوە کەناڵەکەتان دەکەم جژنە پیرۆزبایتان لێ دەکەم وڵی بیرۆکەی من میۆم دانای ڕاستی میۆم پێ شتێکی جوانە شتێکی بە ئیسفادەیە حەزم لێ هەم جێژانە هەمیوەی دانم نەک سەر زوچکل شتی هادانم پێم شتێکی هەم بە سوودە هەم بە ئیسفادەیە ناوبانجی ئەو کۆڵانەیە ڕۆیشتووە ئەمە چەند جارە ڤیدیۆی تۆمان بەڵاو کردە خەڵک دەڵێ ناونیشان چێ باوەڕتەبی مندا لە زۆر جێ دەماگەنێ دەرێ لە بەخۆیان داکوبای باسییان دەکەن دەرێت وڵی دەرێت جێژنە لە قەزای خەبات بەس دەکمارە شێخستاری نیە لە هیچ جێ دینێ بەس دەکمارەوان وەزە باوەڕتەبی ینی لە زۆر جێی دێنێرە جێژنان لە زۆر جێ برادەر گوتیان جێژنەی دێنەکەنێت باوەڕتەبی ئەو جێژنەی لە هەولێرە گوتیان دێن برادەر چاوەڕێ دەکەی میوانت بێ ئارێ وڵی لەسەر سەر لەسەر چاوەخان دادنێم ڕاستی ئەگەر باسە چی بکەی میوەکان چی و چینە پێمان بڵێ بە قورعان میوەکان زۆر میۆم دانایە ئەنوا عشکا میۆم دانا میوە خۆمانە شتێدا ئەو زالون منە قەیسیە خۆخی ئاکرەیە گندۆرەی خۆمانەیە شفتی خۆمانەیە زۆر شتی خۆمانە شتێدایە ئەو جێژنەی بەڕاستی ئەو شتە جوانە چیە دروست کرد وڵی ئەوها بخۆم دروستم کروشی شتێکی جوان لە بۆ میوانە بە ڕێزەکان پێشوازیان بکەم بەڕاستی هەم میوەکە بە خۆی جوانە بە ئیسفادەیە ویستم بە دانانێکی جوانتر هێشتا بە جوانتر لە پێش میوانەکان دانێم ئەو هەموو خۆت دروست دەکەی ماڵەوە هاوکارن لەگەڵ وڵی مارەوە هاوکارم ڕاستی فەقیرانە تقریبان لە شێوە هاتیمەوە لە گژن دەشۆنەوە خامی کە هورد کە و چاکەوە تا تقریبا تا پشتی مەلای خلاص بووینە ئارێ وڵام مەلا دەست پێ خلاص بووین شێخ ستارەگە باسکەی خەرجی ئەو میوانە چەند ئەگەر بە قورعان خەرچی دەچیتن چکەم خۆم میوە فرۆشتم تقریبا لۆن منە نزیکەی 550-560 چوە جارە گرانترین میوە کامەیە وڵام میوە میوە گرانترین میوە ئەڵان دراگون گرانە مانگۆ گرانە ئەوان هەموو گرانە زۆر میوەی دیمەیە جێلاسە هەموو ئەم میوەکەمەیە خواز لەسەر کامیان زیا زۆرترە یانە کامیان زووتر خلاص دەبێت هەرچەندە دوای چەند ساعاتێکیش دەر هیچی نان وڵی دەبینی دەمەشکە هیچ هەمووی دەخورێ بەڕاستی میوەکان چکە میوەکان هە بخۆم میوەی شاز دەینم لە فرۆشنش بەڕاستی میوەی خراپ ناینم هەلو ئێرەش خاصی نایتم میوە دوێت چوومە گومرجی خاص کڕیتم هینایتم دام نایە لە گومرجی بە جیاواسی نایتم بەڕاستی چیا میوەی جوانەی نایتم کاردانەوەی خەڵک چۆن بووە دەستخۆشیان لێت کردەوە کەسانی سەردانە دەکە پێیان چۆنە هەموو دەستخۆشیم لێ دەکەن پێیان شتێکی جوانە هەم شتێکی جوانە شتێکی بە ئیسفادەیە ئەمە مسلمانین ئێمادە مسلمان بین دەبی مانجی پیرۆزی ئەوە جێژنەی قوربان دەبی زۆر بە جوانی بەڕێک پێچی بەڕێ بکەین چاوەکەی منی بەخێر بەڵێ بینەرانی پایتەخت میدیاەوەی دەیبینین یەکێک لە کۆڵانەکانی قەزای خەباتە شێخ ستار لێرە جۆرەها میوەی دانا وەکو دەبینی شفتی گندۆرە خۆخ هەنار هەرمێ دانراوە خەڵک چاوەڕێ دەکرێت خەڵکیشی زۆر سەردانی بکە دوای چەند کاتژمێرێک لێرە هیچی لێ نامینێ